والله ئەو دەسەدە بەخۆی بەڕاستی یانێت لەو شتانە برا گەورە بە تەکشوە چ خۆی بەسەدەیدادا ماری بابەکەم هەمین زەحمەتە لۆیەک ببین لەسە درت نووسراوە ئەلف و لام و میم و جیم بەس پێم برێت و درت بەچ خۆشە برێ بەچە بەچە ئیسم دەزانین درم بەچ خۆشە باسمەوە پێ درێ منداری عالەمێ لە شاری عەرەسیاتی لە شقە و vێلای دەگری سیارە خۆشە و جوانە و ئەوێ داژوە ئەمەش ڕەنجی چێرە بابمان گرتی هەندێک ڕۆژە لێرە لە دووگاوانی بڕۆ دریچی پێ خۆش گورە برێت چە هەر بۆنڕیخ کۆرێ کردین بۆنڕیخ والله انا زايد صدقني قد بس خذاك وياك وي بابا والله دنيا ما توصيها تبكم والله بابا ئەمەد لە مێژە بەبوونی ڕێخی کوشتیا دوو گۆ پارشمە لەسەری دەورات بمام کوشە وەی بابە وڵی وابزان پەناس و مشکات و بەس لە من دەدەی لۆ لە یوسفی نادەی دەرت جوانەگایە بەس دە لەوەڕێ والله وتلا بلا يقلش خيوتنا أو سيلو جدرم كلهم وجه عالمي لو فريزانة بلشان بلشان تماداني بيبكن هذا لو بنادين من كنا نقول شو باش دوزر تزلم أي عوان ئەرێ بابا دەبەسە وەڵام مردین هەندی گاوانیت لۆ بکەین منداری عالەمێ لە شاری خەنی بوو دەشوانەشی لۆ خۆت بگرا وڵی بابە قسەکە یوسفی ڕاستە هەمدوو جوانەگا پێ بەخێو کردین ڕەنگی جوانەگامان گرتی هەر تەمەشای یوسفی کە چەند قەرەوە كركاشي من بابي من ثانية ماري خوتانا ثانية خدمتي ماري خوتانا كان كل خوي سعادة وني أتوبسي هالباردة وبخوي كاشي من ما دام ميش كد السعادة بي همون خرب السعادة بابي من دوار جيا هر وهاب هذا بي أتو خارده وكارو كاسبي بكي حسن يسمون بلشان بنا وخارن دي دەڕۆین بسەدە پێرایم نەتونێت بردی کورا دی لە بابن نەگەێت وەڵا ڕاستەکەی باب ڕۆژنەرێ فقيري فقيري بيام مرتنها بايا بس فقيري لبايا السلام عليكم ما انتم عليكم السلام عادي ماشي والله عادي ان شاء الله ما انتم انا حسنا كم التواني فرق نساق ما انتم قناعاتك نساقني تو مشكلة كتيبة من ناري والله كان عادي بيمشي أول راضي فقيري ونبوني ونكبتي وشي في دماء أو معلوم من دار عمو لا لبس عند ميتم فرشي قبرمني إيش مبكى بخم ثمنا كم متدار راب الجناتا يشبكم أدي وأنا أخوذني ها بلي والله ما توفيق فقيري ونبوني دردش قلق رانا بس ما أرد بقوي نجري أدي لونا دهاتي وزعي خولك من باسكي ها والله عاد كريم خصام أجو جديد برا والله كيم يعني أو إنسان بشكل ده وفارة ولا بس إنسان كم نبتوه بعكس ما توفيق نوزانوي فقيري لو دورماندي باش بركتها بلا ميساني ناكس بچه پیشتکی ناشیرنا مام توفیق او بکەم مەصرفی من داران پاش ناخوانێ ژۆرە گۆپارش لەگەڵ خۆت بینا دەچی چێرەکی باش و بە شیری دەدەمێ حتا ئەو ڕۆژەی هەتوو زەروری پێویستە لە کەنتوبی لە خۆت بیدۆشە و شیرەکەی بفرۆشە و بیکە مەصرف بابیم يا ربي خوا خير داستە دەکرا الله مام توفيق بلي او تشيل الصورة اولاديتي ها شاسر تشيل الصورة كا بوريا انا الصورة ايه اوا قولتي شي هي قول كاي ولا غرفة بسطايت موا ايه او جابي بكاكا لكنت بي شيرا كاي بدوش لخود بيخو بيفروش وبيكم مصرف حتى اول شيء اتو ضرور تبع لكنت بي باي بابا كره دلي قري ساده درموا مام توفيق نهاتيا تيري لباب بكري كي مام توفيق ده سارج ده فيديو صوت بنزاي شي لبر كوي نديتيا تماشا كتماشا دري بامي شكرا باب مني واحده كتشتكي بخير انا استاذ شيرك كتشتكي بخير بدات اخوي باب ما زوج انا نايم ماري ما هم تفرتنا
ربي خوا خير بنوسي عادي ربي خوا بركتي باعتي ربي خوا دهن تصدقتي ئەوجا ئەگەر پێت دەچی بیبە ئەگەریش نەبا ئەو منداڵێرە من دارن أري عادي بەێ كرة أو سيرة رشا أو سيرة سفياها أو كان عمو خلاص كل کورەمان تۆفیقەوە سەدە و ئیسفن فەردەکایدا دەگرێت نازانم چ دەکە لە گشکایدا خۆ چێر نینە دەباچین چێرەکەی بێت لا بعد حسي موحدة بخاوين كو خاوين كوا آوي قصدك استمع تشيجم دي قرباني دلوجم دي ئەوانەی لە چۆن دەرێناوە ناکات دیسان بە قەرشتی وەرگرت پێ ئەی خوایە ئێمە هەم قەرزمان چۆن پێ دەدرێ هاوار و داد و بێداد قولة وچیەوانە أوا عاد كلمة ناسي ئەی چۆن خو دبني سن دورة ما نشان ئەی خوازی أنا دبني دواري داني بوم دعما بوم يعني تم فكر لو فقيه خو ما عندك لو نقبتي خو ما عندك دوا قلت ما تبغى أو كوها لنا بعض زيدا ما قلت والله أو راد عادي عاد صادي من أول نبوني نقبتي ولا كلمة والله قلت كل ما تبغى غادي لنا دهاتي بمن بري هذه عمل 27 لو هذا دورة من يقدر فقيرات نكين يقدر شيء نكين قلت ما بقارن زمان قلت زاري أو يبغى الروم من داران ئەی لۆ لەسەر نانی دەنجێن نەدەکرد والله إذنك أول راس بيقول ناخذ على خوش شاب بيتر يعني پیاوەکە گیان ئەلعانە سێرەی خۆمانە والله. ڕەبی لە خوای بە زیاد بێ لەویش بە زیاد بێ ئەی بە قوربانی بمەگەر وێ ئەبزانە کو بە دەوری دادێم تزور بعد منه أشهر ذي راشا تۆ بڕۆ لە پتۆ دەی ڕەبی خوا لێی بە زیاد کا ڕەبی خوا زیاتری دادی آمين يا رب. ناسی ڕەسوول الله ظاهرة. وەک دەرکەی لە ئێمە خوا دەرکەی لێ ظاهرة وهذه ما برا عثمان كورم كاتو تو الفكا أنا بابا فريد فريد عثمان بري ئەوە مام حولا بە تەمایە بستەشاری پێشەوەی بستەشاری بە کەمارە کەریمی برامدا دەڕوا بري دەچی دەرێ مام حولا بابم گوتی بە کەریمی برێ بێ سەرەکی لە عالچە تۆی برای بدە ئیشی پێێتی بري باش کوڕم بري دەبڕۆ لێ بابە دەرێ بە تەمایجەیەکی خۆت حازر دەکەی وڵا ئەوە چەتۆی ماڵتان ئەها جابی دادێگۆتی عەزم لێ دووسەران لە کردی و خزمەتت کەم کۆم سەری لێ دەدەم ئاگاتان نەماری ئاگاتان لەو گاڵگۆرکانە بێ برسی نەکەن کورێ لەگەڵ سەدەی ئەنگۆ گەنە ئیدماری بە قورعان وەڵڵاه لەچمێ دەرێترێ بە من ناو گاڵگۆرکانە بابا ئەخەم لەبەر ڕۆژەکە هەڵم بودەم بۆ شوانەچی بگرە خوافکە لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم إيه كل كون دوسة سلام أخي خرج داري شو على النوت الكريم ها أديت الشركة كذا كمان إليك شنو بدأنا نقول كي خوای بابا ئەوها بەتەنێ بە من ناکرێەوە هەموو گاڕان و ماڕانە والله سەدێ و ئەدی أدي لا إله إلا الله دري قادك أكل دخوا وعويا كاسمي لو شيء كمان أنا أقول على أنا تنيدي بقرآن ديمو بابا دعاء قول كدوش إزار مردابي تو إذا مردات هذا كموها خەم نەبی حتى أنا شو بسوي شو قول كدوش مردات كنوها خەم نەبی مام بابا خەم نەبی کاکە سێ ڕۆژەم خەبەرم لە بناردێ نەمدیتێ کاکە کوڕم وەڵا نەمدیتێ نادیە کورە مامە خێر بێت چاوەکەم سێ ڕۆژە لە مارێ دەرچۆ بە ناوی مارینگۆ وەڵا خۆ نەمشار حەجای ماما دەنە لە مارێ بە ناوی مارێنگۆ هاتە دەرێ برە کوڕە نهاتیە وەڵا بامە تەکبیرێکی پێم بچینە دۆ کابرایە بەرێ خۆروارە نادی
ماما چ بکەین ئێستا بەخوای بساینەوە کورارە وەڵا مامە بساین کورە جێنەما لە دوی نەگەڕێن وەڵی بام وابزەم نەمایە 3 ڕۆژە بزر بۆ 2 ڕۆژە لە دوی دەگەڕێنەوە 5 کورە وەڵی نەمایە يكرم العاتي لك قابل ما له يقرن أوصل ما هو بزربي وەڵی بەجێم دەکەن نییە بەجێم دەکەن یەکسەر دەچین تازی دادنێت وەڵی سەدەی برام ڕاست ئەرێ وەڵا کاکە واچم تازی دادنێ من گوش کەیف خۆتانە خواحافیز وەڵی ماما سەدە ڕاست دەکە مادام برا گەورە لە گەرم نەبیە من چ بکەم لە گەری وەڵام ژوان ڕادەچمە تازی والله أنا كرة ما عنكو أولاد الذين قرن هم شو المشكلة بيه والله هم شيء عقلي السلام عليكم السلام ورحمة الله وبركاته Isso. Dere montaż jest sam roża. Kurę słana rożna zgapie Bırakırım tabii bakıran. Selamun rahmetullahi sağ ol. Kih kura kih. Öğrenin ne Davud nadir basura. پەکوە چ خۆی بەسەدەی دادا عمل بشي قرمي أخوتي ولا قررت كده أنا ما أقوم بالمشي صار راوستاني خرجة وهاي بخيراتني خرجة وهاي خرجة وبر إذا كان كل موجود ئێوە خەوی لێکت بکە أو تازية وهاي خوم ليكت بخو بخير بيستساو برا كرة مورا راوستاني تازية أو بخيراتني عالمية يا قسم أو يختارش ما بس عملي دابي هندين ما أبو تازيك ما لي بفتدو كورە مامە والله ئەم خەوم داد ئەوەش نازم چاویتەوە نەبوو چ بوو لەولا ڕات زرم خۆی بەلاقی من دادا كاكا أو دوبارة نفتو وما اسمه جوري عقاب لميوان عندنا ئەرێ سەدۆ کورە خۆ بابم دەزانی لە تازیەکەش یاری زعاز بوو هەرێ تازیەکەنی خلاص دەبێ خۆ مردم بە قورعانە دەڕاوەستم كورە والله لە تو زۆر بەعەجەلەترە بۆ خودای خواخوامە تازیەکە خلاص برێلۆ لۆ میراتی بەعەجەلە بە میرات بەس چووکەم کاکە چارەیە میرات کورە بە قورعان زەوقم بۆوە کورە بە خۆیان میشە لە باندێ بێت تاقەت بووم سەد و بیست و مەقسەم 27 28 29 هۆ بۆ چ دەکەیت تو کورە تو هێرت تەقیە ئەتوو جوانەکای دەژمێریان کلچی ڕاوەستە کاکە لۆڕێک بێخم ڕاوەستە کاکە ئەوەی بینەولایە 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 ئەوە خیندەواری هەیە بە حساب بینەولایە دەی ئەتو ڕاوەستە دەبژمێرە ئەو جارە بژمێرە 26 بیست و چەند شش های تڕحێ وەرێ وەڵڵا 29 یەک دقەت خوار ڕاوەستە لێم گەڕێ ئەتو ڕاوەڕا دەزانین چییە ئەو ها نابی کاچی من کاکە بینەولایە کورە دەبینەولایە دەبژمێرە کاکە 29 21 28 وای تڕحێ وەرێ وەڵڵا بام دۆچ ڕەوانی مەکتەبێ کردی وەڵڵی شەیتان دەرێ بەناوکەوم زۆر بژمێرم بزانم لە تو باشتر ناژمێرم کورە تو وەرە زەلام مێشکردنەوە کاکە پرێچیان خۆم دەمزای 21 بەس گوتم با تۆ عاریکەم ئەوە 21 سەد توشمان لەولای بوو دەکەت چەند 121 ئێ دەبڕۆ با بڕۆین دەی دەبڕۆ هێڕە دەوەرە سەدا بەرێ ئەوە چار ئەوە چاند دوشمان لە مەیدانەیە ئەوە شەش ئێوە شش ئێ دەبڕۆ باسێن ئیسر بۆ فێرمێر لێ نەکردی فێر نییە تووەرە تۆ چ دەژمێری دەڕاوەستا ئەوە 2 دەفتەر و 3 وەرەقە لۆتو ئەوە 2 دەفتەر و 6 وەرەقەش لۆ من ئێلۆ من چلو لە دوونێوە من لەگەر دوا دەژمێرم خوافت کە وەڵا مەحاسیب و مەحامی هەیە بە ڕۆژە چێ 15 وەرەقەی وەردەگری ئەمنەوە 3 وەرەقە نەخۆن ئەزێتە خۆش بە مەحاسیب دادنێ نەخیندەوە های بریا بڕەوکە خیندەواری مەبا دەمێژە تۆ حساب بکەی کورە بە قورعان توو ڕۆمکەیەم بۆ خۆم حساب دەکەم تا حساب کە دێ ئەو چ حساب دەکەی دەزانی چیە چێر و گۆلکە حیساب دەکەم 50 چێر لەگە 20 گۆلچی لۆتو 50 چێر و لەگە 21 گۆلچش لۆ من ئێلۆ ئاخا زیادە یەقڵ وەڵڵاهی برا گەوراتی ئەوهانیە بەس ئەخمە خیندەواری وەڵڵا خیندەوار بەم دەمێشت گۆلکی زیاد لۆ خۆت بێت ئەدی دەڕاستە و تەرەنتەرەکە بەڕاست دەڕاستە و تەرەکەش حساب بکەیت ئەجەلۆ دەرێم بەجێی من ناکەی ئیسە فێرم لێ مەکە دەڕاستەکە لۆ من تەرەکتەرەکە لۆت مەسرەفی کەمترە گازی کەمتر دەخوا ناوەڵا شتەکەم دانایە چیە دەبرێت دەرێم وەرە با لە خۆمان نیشێ پێ بکەین
خۆفێرم لێ ناکەی فێرێکی خوافت بە کتاب حساب نییە دقی ناکە مادام وێدەی لۆ خۆمان لۆ چاومان لە دەستی عالەمی بویشی پێ والله وەیە ئیسف ها سەدا دەرەم هیچمان نەمایە ناوەڵا سەدا وابزانام هەمومان حیساب کرد هیچمان نمایە کورە بەلاش پێ نارێم گۆلکە جێل وەڵا هاتوو جێلی ئەدی گۆلک و چێریکە مام تۆفیقی واللهی ڕاست دەکەی سەدا دەرێم هەستە با بچین بیهینینەوە تا نەیفرۆشتێ و سەری نەبڕیا دەستە یا الله باشە دەرێم سەدا ئەگەر نەیداوە نەیداوە کە تۆفیقەیە ملی دەرێ کلکەتورە ئەوهانی ملی دەردەین واللهی ئەو سەدا بە خۆی بەڕاستی یانێت لەو شتانە برا گەورە بە لۆ پارەژەت و برا گەورە بە هورگەست و دەبڕە بابڕن ربي خوالي بزيادة قربان لازم خوالي بزيادة فارس روزي ما مدي لقى مسلمانة ربي خوالي بزيادة به ئەوە چیە و شیرە تصدق برام تصدق به كوتويا حشوباني خلق تصدق خيرة خۆی لە جێلیدا هاتیمە چێرەکەی بمەوە وەرە خوشکم وەرە بڕۆ شيركي ببنو لێگەڕێ سەدا ئەمە هاتینەی قسە لەگە پیاوان دەکەین دەبڕۆ سەش بەشنا ناڕەوی دەبڕۆ ئەو بەڕاستیتە برێچە ڕۆژەیەک دەم بە سەیحابی وانقلب بخاطر اللي من أفضل نقول بقول حياتكم مال وماداري وكاسين من حمول يوتيوب والله ما توفيق ماندي نبي السلام عليكم السلام مام توفیق توی والله بتما خبر ده ان شاء الله عنكم نباشر والله مام توفیق هاتیە چێرەکەی بینەوە لەگەڵ گۆلکەکەش چێر گۆلکەکەی بام لەکنەتو بەجێژ بوو كركاتكم لو خوي بابد او سيدات من قوتي كاكا باركن بي حتى ايش بيدي بام تەرەکتەری دایتێ لۆ جۆتی کرێوزە تو کەی نەیشت پێ خلاص دەبی ئیسف جێ لێز دەرێ ما توفيق بابم مرد ئەمە میراتمان بەش کردیا چێرەکە لۆ منە و گۆلکەکەش لۆ سەدەیە كركاتكم وبس ونعرف الحمد لله والله نقول محتاج او سيدينينا لدي قرن حتى عمليش بيدي بيتن شدي هر ايشن بين ما برقة بروي سيرسلي خطات هذا مو ئەوجە لۆ شتەچی ناکەی لەنای میراتەکەشمان لەگە کرد ئارێ وەڵا ئیسف بڕۆ گۆلکەکە ڕاشەبا بڕۆی وەرە چێرەکەی بدا کرە دەبڕۆ بڕۆ گۆلچی لە خۆت کرە بینە دەبڕۆ گۆلکە جێت گۆل بڕۆ تو گۆلکەکە بینە بڕۆ او دخل المبرة بیاژۆ مام تۆفیق بیاژۆ كركاتكم ختان دقات بدي بيدي کوی بەستایتەوە باب ورا اون دا بالقورا اون دا خير كر اولادي اون دا في سوق اون دا رزيق اخبر سيرين انسان دي والله معتادني ده لي قرب بعد كنبي او ادرين لو ديان دي باسيق باسخان زبي ولي هو سكاي هو خليك يشير من يقول انا مو أوزنا ما نتبونات هو هاتم سيركان بدوا لو والله هو باقي عندنا ما معناه انا معركان هم بس كدو هذا كل هي بس عن كل أو سير الجود كاكا أو قلت كليك ما أنا قلت سير كليك ما أنا حسني دبري عبارة أو عولم داو تام فيستيوال كورانيا والله راب جانو أي ما قرشوا بس الخمان داك والله هي بقرة كوراني بقرة بس دەوەرە ئیسف ئەدیوانە چنەوانە کاکە ئەو چارەمان نەخۆشە لەوزە چیان لێ بکەین ئەوە تەوا گوتم با پێت برم کاگە میر کاوەرە دەوەرە کاکە وەرە دەوەرە کاگە میر وەرە کاکە دەرزیان لێ دەدەیت لەو چێرانە لێمدایە دەرزی کویان لێ دەدەیت سەتا بیست و تایلوسی دەستت خۆش بێ هەتا سێ ڕۆژیت کە بەردەوام باو دەرزیانیان لێدە باشە کاکە دەبڕۆ ئالیکە کەشیان بدێ باشە کاکە دەیاڵە دەبڕۆ سەدا با بڕۆین شێکی خراپیان کرد بەڕاستی ئەممایان ڕازی نەبووین نەمدەدانەوە شێش دووە خەرەتی گردوات بەڕاستی كركاتك قطناك ماري على المسا أبرا ماري كوتيان مام تۆفیق بري ئەمە شم لەو مردنی هەیە ئەو کابرایە ئەگە مردنی کامی ئەگە گورە خوادی ئەدی ڕام کوچۆغەری ئەنی جەمەدانی کرا شتەشی بەدڕان بینە بایە ناو گوندی کاکە هەتا خەرک باوەڕان پێیان بکردایە چێ دەرێ مردیە كل والله راسك كل خوم كل موضوع انك كرتوا وش خذ قلت اني اقل مرد باصل اساس وجدبوه مام تۆفیق بري ئەوە بیست ڕۆژە خۆ ساحێبی نیە بري ئەگەر ساحێبی خۆی هەبی سۆراغەشی دەبیتن بەس من دارەکانی لە خۆشی تەماح و میراتەکەی ئاگان لە بابیان هەر نما
والله راسك كسينيا بلان توفق داوشي خوتو كسيوي يعني او كولو تو او ساكي دغرتو كد اگه من داركاني بياوي نخوتو بياوي شرط بيوازي لين نمتاقي دكم فراغ دكم حتى اثار جبين مو والله وبالله وكذا يعني وش كلمة بزرهم يا الناس مو ما حتى بين ولا كريم كريم ولا كريم ولا كريم ولا كريم من بري أتوجوها وأتوقع الرجل بزرب كوها كذبي إيرا وكوجيا كولا برسان نمردي أتوقع ورد بيت روزا بزرب كو نمردي عم توفيق بري يا اخوان كوجي خدنا عملي آمنت بالله أما شوف سفري مالي برايكم قدري خوي كتونا أو كندلي والله شو مصدع تو بآوي دادا